دەربەندیخان لە یاریگای خۆی پێشوازی لە یانەی پێشمەرگەی هەولێر کرد و ئەنجامیش دەربەندیخان درێژەی بە ئەنجامە خراپەکانی دا و پێشمەرگەش 3 خاڵی گرنگی بەدەستهێنا. گێمی یەکەمی یاری دەستی پێکرد و پێشمەرگەی هەولێر بێ گوێدانە فشاری هاندەرانی یانەی خانەخوێ دەستی بەسەر کەشی یاریەکەدا گرت و تا لە خولەکی دا لە ڕێگەی بەهمەن مەنسوورەوە گۆڵی یەکەم و پێشکەوتنی تۆمار کرد. یانەشین پۆشەکەی بەرامبەری پێشمەرگەی هەولێریش بۆ وەڵامدانەوەی گۆڵەکەی یانەی میوان هێرشەکانی دەست پێ کرد و تا لە خولەکی 25 هەڤاڵ محەممەد گۆڵی بەرامبەربوونەوەی بۆ دەربەندیخان تۆمار کرد. بەهمەن مەنسووری یاریزانی یانەی پێشمەرگەی هەولێر نەیهێشت خۆشیەکەی یانەی دەربەندیخان و هاندەرانی درێژە بکێشێت و لە خولەکی 34 گۆڵی دووەمی خۆی و یانەکەشی تۆمار کرد و دووبارە پێشمەرگەی پێشخست. گێمی یەکەم بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە بەرژەوەندی یانی دەربەندیخان کۆتایی هات. گێمی دووەمی یاری دەربەندیخان وەڵامی خێرای بۆ یانی میوان پێبوو کاتێک لە خولەکی 47 هەمزە عەباس گۆڵی دووەم و یەکسان بوونەوەی بۆ یانەشین پۆشەکە تۆمار کرد. دووبارە پێشمەرگە دەستی بەسەر کەشی یاریەکەدا گرت و توانی لە خولەکی 60 گۆڵی سێەم و سەرکەوتنی یانەی میوان تۆمار بکات و ئەنجام بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ لە بەرژەوەندی یانەی میوان کۆتایی هات. تیپەکە بە تەواوی یعنی تقریبان هەژدە بۆ 20 یاریزان گۆڕانکاری بەسەردا هاتووە حتمما کە گۆڕانکاری بەسەر تیپ دادێتن بۆ 15 یاریزان لە بۆ 20 یاریزان یعنی کاتی زیاتری دەوێتن دەتوانم بڵێم یعنی دوو یاریەکەی ڕۆی باش نەبووین لەبەرەوەی دۆڕانمان بەڵام ئەوە ئازایەتی و زیرەکی من نەبوو ئەو بردنەوەیە دەتوانم بڵێم ئازایەتی بەڕێوبەری تیپ کاگنی هاد و کاکزرار و یاری دەدەری ڕاهێنەر کاپتنە بکر و کاپتن کاوە و یاریزانەکان بەڵێنیان بە یەکتریدا بۆ ئەوەی بتوانێت سێ خاڵی یاریکە بەدەستبین. بڕاستی ئەو فەوزە بۆمە گرنگێکی تایبەتی هەبوو بە تایبەت لە پاش 2 دۆڕای لەسەریەک لە یاری سیروانیە و هەندرێن ئێمە پێویستیمان بۆ بردنەوە بگەڕێنەوە ئەجوای دەوری. بەم ئەنجامەش پێشمەرگەی هەولێر 6 خاڵی لە خولی نایەبی کوردستان کۆ کردەوە و لە چوارەمی ڕیزبەندی دەبینرێت هەرچی یانی دەربەندیخانیشە تەنیا 1 خاڵی کۆ کردوتەوە و لە ڕیزبەندیەکانی کۆتایی دێت. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پێم دەربەندیخان